بۆیە ئەقڵ پێی بە مالانیهایە نابە، یعنی ئەو شتێکە بێکۆتایە، چکە ئەقڵ ئەڵێت دەستپێکی هەیە کەوا بە کۆتایی. گڕۆڵەبەن یعنی دەز و بەنێکە چنراوە کردویانە بە گڕۆڵە، ئاوای پێڵن لە لادێڵن گڕۆڵە، یەکێکم گڕۆڵەی پێ نەنکێکە لفکاچ مناڵێک لەولاو سەری داوێک لە بەنەکەی گرت و ڕایکێشە. ئەمە کە ئەڕوا و ڕایە کێشەیە دەستپێکی هەیە کەوا بۆ بێ کۆتایی هەبێ. کۆتاییەکەی کەیە؟ ئەو هەرە ڕوا مناڵەکە، گڕۆڵەکە نەماوە، ئەو هەر پەتەکە ڕاکێشێ. دەستپێک تەواو بووە، کۆتاییش نەهاتوە، بەس کۆتایی هەردێت چکە مناڵەکە هیلاکە بێتەوە، یاگاتە زەمەنێتر بە زەمەن و مەکانێک لێ کۆتایی پێدێ. لەم ڕوانگەوە بە سەرنجت ڕاکێشم بۆ یەک نقطە. خوای گەورە فەرمێ فەلا ئوقسیم بمەواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم. سوێن دەخۆم بە شوێنی ئەستێرەکان. شوێنی ئەستێرەکان و سوێندێکی زۆر گەورێ ئەگەر ئێوە پێی پێ ببن، ئەگەر بیزان. بۆ نایزانین؟ ئێمە وەختێک کە سەیری ئەستێرەیەکەکەین بە ئاسمان ئەلەم ئاستە ئەیبینین، ئەمە شوێنی ئەستێرەکە نییە، ئەمە ئەو شوێنێک کە ئێمە لێمانەوە بینیوە. ئەم ئەستێرە کە هاتۆتە ناو ئەم بەرگە هەواییەوە کە 400,000 کیلۆمەترە، ئەمە لێرەوە ڕێک هاتووە بۆ ئێمە، ئەجنا لێەوە شکاوەتەوە ئاوە، جارێککە چۆتەوە بۆم لە جارێککە چۆتەوە بۆ لە جارێککە بۆ لە جارێککە بۆ لە لەوانەیە بە ملیۆن ساڵی تشک لێمانەوە دوور بێ. ئەمە وەکو گڕۆڵە بەنەکە لەوێوە تیشکەکەی هاتووە بۆ ئێرە، هاتووە بۆ ئێرە، هاتووە بۆ ئێرە، جا لەوێ کۆتایی پێ هاتووە، دیسان هاتووە بۆ ئێرە. ئەوە کە ئەگا بە ئێمە دەمێکە لە شوێنی خۆی نەماوە، کەوا بوو مەواقع النجومەکەش ئاوایە. یعنی تۆ تەسەور کە ئەوە تەڵەن سەرنج ڕاکێشم بەس بۆ دیاردەیەکی زۆر زۆر بەسیط کە شوێنی ئەستێرەکەی کە خوای گەورە سوێندی پێخۆ، بۆی بزانی ئێمەش کە باوەڕمان بە وجودی خوای پەروەردگار هێناوە، ئێمەش وەکو تۆ بیرمان لێ کردوتەوە، ڕێگا عەقڵەکانمان گرتووەتە بەر. ئێمەش خۆی سەر خۆمان پێ نەچێشاوە بین بڵێن باشە ئیسلامەکە ڕاستە، ئیسلامەکە ڕاستە بەم عەقڵیەتە و بەم بیرکردنەوە بەم توێژینەوە بەم بەدواتان چوونانە بەدوایە دەچوینەوە. بۆیە هیوادارم ئەم بەڕێزانە ژەوانەی کە بڕیان بە وجودی خوا نییە لەگەڵمانە ئەم گەشتی عەقڵە ببڕن. ئێمە شەرک بە عەقڵە ڕۆین، بەم گەشتی عەقڵەوە بزانم بەلەمێکە هەمومان سواری بووینەوە ڕۆین و سەیری ئەم وجودە ئەکەین. ئاخۆ نەتیجەتەن ئەم گەشتی عەقڵە ئەمانگەێنێتە وەحی. هیوادارم ئێوەش وەکو ئێمە بیری لێ بکەنەوە بە پێشبینەی حکم ئێمە دەبڵێ تۆ لێ ساوە بەلەمەکە سواری بەلەمەکەت کردوین و ئەڕۆی بۆ ئیتیجایی کە ئەتەوێ، نا بەلەمەکە با بە کەیفی ئێوە بڕوە. مناقەشە عەقڵەکان چۆن ئەڵێن وایکەینەوە، بەڵام ئەمانگەێنێتە قل هو الله احد. سەرنجام ڕێگەینەوە ئەوەی کە ئەڵێن قل هو الله احد. ئەوەش ئەوەیە کە کانت ئەیڵێ. کانت لە سەرەتاوە پەروەردەی نەزەریەیەکی کریستیانفۆم بوو کە لەسەر ڕێزی عەقڵ دروست بوو فەلسەفەکەی. لەبەر ئەم گەنجە ڕێزی عەقڵی بەو شێوەیە گرت و کەچی لە ئەخیرا قڵب بووە نەقد العەقل المەحضی دانا، کتێبێکە ڕەخنە لە عەقڵە گرێتەوە. لەبەرەوەڵێ هەموو شتێک بە عەقڵ ناکرێت، چونکە عەقڵ ناتوانێت هەموو شتێکی وجود پێی پێ ببات و پێناسەشی بکات. هیوادارم ئەم گەشتە عەقڵەمان بەردەوام بێ. خوای گەورە هیدایەتی ئێمەش ئێوەش بدا. دانیشن بەخێر.